لەگەڵ پەرستنی ڕوودا و کۆمەڵایەتیەکاندا کە بە پێیاماری ڕێکخراوەکان تونند و تیژی کۆمەڵایەتی دەرەق بە ژنان لە کەرکووک زیادی کردووە، داوا دەکرێ ژنان لە بواری پۆلیسدا لە شارەکە هەلی کاریان بۆ بڕەخسێت. زیادکردنی ژمارەی ژنان لە پۆلیسی کەرکووک لە کۆنگرێکی ڕۆژنامەیدا لە کەرکووک کە چالاکوانانی مەدەنی شارەکە ڕێکیان خستە بوو، داوایان لە حکوومەتی عێراق کرد هەلی کار بۆ ژنان لە بواری لێکۆڵینەوەدا بڕەخسێنرێت. ئەو هەڵمەتەی ئمڕۆ کەم ڕامانگەیاند زیاتر بوو ئەوەیە کە ئاشتی بەرقرار بێت لە شاری کەرکووکە، ئەوەش لە ڕێگای چی لە ڕێگای بەشداربووی ژنان لە بڵێن لە بواری پۆلیسدا وەکو ئەفسەری لێکۆڵنەر، چکە ئێمە لێرە کێشەیەکمان هەیە بە زیادبوونی کێشەکانی تونند و تیژی و نەبوونی ئەفسەری ژنان لێرەیە. بەڕاستی لێرە کێشەیەکی دروست کردووە. یەکێ لەوانە لەلایەنی کۆمەڵایەتی ئەگەر ئەفسەری ژن هەبێ کۆمەلگا زۆر بە جوانی تەقەبولەکە کە خێزانەکەی بڕواتەوێ. هەروەهاش یەکێکە لەو مافانەی کە دەستور داوێتی پێمان لە مادەی 14 و 16 هەروەها یاسای نێودەوڵەتیش و ڕێکخراو نێودەوڵەتیەکان ئێستا زەختێکی زۆرەکەنە سەر حکوومەتی عێراقی. خواست و داواکاری یاسان ئاسان و توێژەرانی کۆمەڵایەتیە حکوومەتە و دەرفەتە بۆ ژنان بڕەخسێنێت تاوەکو لە بواری پۆلیسدا خزمەت بە خۆیان و مافەکانی ژنان بکەن. الآن أصبحت حاجة ملحة لوجود المرأة. لە ئێستادا پێویست دەکات ژنان ڕۆڵی خۆیان ببینن لە ڕیزی هێزەمنیەکاندا لە شاری کەرکووک. بەداخەوە تاوەکو ئێستا بۆرنە ڕەخسێنراوە بۆ ژنان کار بکەن لە ڕیزی و هێزانەدا. داواکاری ئێمە لە ئێستادا دۆزینەوەی هەلی کارە بۆ ژنان بۆ ئەوی وەکو ئەفسەری لێکۆڵەر دەست بەکار بن لە بنکەکانی پۆلیس بۆ ئەنجامدانی لێکۆڵینەوە لە کەیسە کۆمەڵایەتیەکاندا کە هەست بە بۆشایی گەورە دەکرێت لەو بوارەدا. هەموو لێکۆڵینەوەکان لە سەردەستی پیاوان ئەنجام دەدرێت. لە دەستورە لە مادەی 14 ئەلێ هەموو کەسێ یەکسانە لەسەر بەرامبەر یاسا، ئەگە بە جەندەریش بێ واتا قەومیە بێ، ئەمە لە 14 لە مادەیشی 16 عینەن ئەبێ هەچی فرسەیەک ئیشێک هات ئەبێ بە یەکسانی بێ. واتە من حەقی خۆمە ئەگە بێت و لە فرسەکانە حکوومەت بۆم دابین کە ئێمە وەکو ئەو ئیشی خۆمان کە ئافرەت دێ بۆ لای ئێمە کە ڕەوانەی دەستگای پۆلیسی ئەکەین بەڕاستی بۆک بڵین ناتوانێت هەموو قسەیەک بکا لەوێت لەبەرەوەی هەر چۆنێک بێت ئافرەت بەرامبەر بە ئافرەت بێت زۆر باشتر ئەتوانێت باسی هەرچێک کرابێ بە خاستن ئەوانەی کەوا تونند و تیژی بڵین سێکسیان بەرامبەر کراوە کە اختصاب بێت کە دەستڕێژیان بەرامبەر کرابێت ناتوانن هەموو شتێک بۆ پیاو باس بکەن. جیاواز لەوە ژنان لە دەستگامنیەکانی هەرێم جێپەنجیان دیار بووە ژنانی کەرکووک دەخوازن هاوشێوەی پارێزگاکانی هەرێم ژنانی کەرکووکیش لە ڕیزیە زامنیەکاندا ڕۆڵی خۆیان بژێڕن و خزمەت بە خۆیان و کۆمەلگاکەشیان بکەن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.